بینەرانی بەڕێزم کاتتان باش خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەڕاشکاوی بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزانم لە ماوەی ساڵی 2012دا لە 47 هەفتەدا و 47 ئەڵلقەی بەرنامەی بەڕاشکاویتان پێشکەشکرا. بەم ئەڵلقەیەوە لە ساڵی 2012دا کە دواهەمین ئەڵلقەی بەرنمەکەی لە ساڵی 2012دا 48 ئەڵلقەی ئەو بەرنمەیەتان پێشکەشکراوە. هیوام وایە لە ماوەی ئەو 47 ئەڵلقەی ڕابردووی بەرنمەکەدا توانی بێتمان بڕێک زانیاری بە ئێوەی بەڕێز بگەینین و دەست بۆ هەستیارترین ئەو بابەتانە بەرین کە لە ناخی ئێوەی بەڕێزدا بووەتە پرسیار. لەم ئەڵلقەیەدا بە وەرگرتنی پەیوەندیەکانی ئێوەی خۆشەویست لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کەناڵی NRT و ئەکاونتی NRT لە سکایپ دەمانەوێت بزانین بۆچوونی ئێوەی خۆشەویست لەسەر بەرنمەکە چییە؟ هەڵبەت بۆچوونی ئێوەی بەڕێز لەسەر ناوەڕۆکی بەرنمەکە و ئەو دۆسیانەی دەستی بۆ بردوون و ئەو میوانانی بانگشتی کردوون. هیوام وایە ئێوەی خۆشەویستیش لەگەڵمان بەردەوام بن و بە پەیوەندیەکان و تێبینی و سەرنج و پێشنیازە جوانەکانتان هاوکارمان بن بۆ زیاتر پێشخستنی بەرنمەکە لە ساڵی 2013دا. لە دەروی ستۆدیوی بەرنامەی بەڕاشکاوی زۆر جار ئەو پرسیارە ئاڕاستی خودی خۆم کراوەکە بیرۆکەی بەرنامەی بەڕاشکاوی لەکوێوە سەرچاوی گرتووە. با پێکەوە بزانین بەڕێوەبەری گشتی کەناڵی ئاسمانی NRT دەربارەی ئەم بەرنامەیە و بیرۆکەی بەرنامەی بەڕاشکاوی چیاڵێت فەرمون. فکرەی بەرنامەی بەڕاشکاوی یەکەم جار ڕۆژنامەنووس و نووسەر خەبات عەبدوڵڵا سەرنجی بۆ ڕاکێشان نمونەی بەرنامەیەکی ئەڵمانی پیشانیان کە لە یەکێک لە کەناڵ ئەڵمانەکانە پێشتر پەخش کراوە پێم وابێ ئێستا وەستاوە کە هەمان دیزاینی هەیە کە ئەو بەرنامە هەیەی کە پێشکەشکارەکە لەگەڵ میوانەکە بە دوو کورسی پێکەوە ڕبت کراون مناقەشە یەکتریەکەن و ستراکچەری بەرنامەکە ژوایە دواندنێکی باوی میوانەکە بە شێوەیە کە هەموو پرسیارانەی لەکە کە لە لای خەڵک هەنووە و پرسیارە جەریئانی لەکە کە لێرە و لەوێ لە ناو ڕۆژنامە و لە ناو بڵاوکرا و لە ناو وێبسایتەکانە لەسەر و کەسایەتیانە دەوترێت و دەنووسرێت. مقابلەکردنی فیس تو فیس کەسێک بۆ کەسێک لە کەناڵی تەلڤیزیۆنیا نوعی زۆرە یەکێ لەو نوعانە کە باوترین نوع ئەوەیە کە تۆ کەسەکە دوێنێ ئەو پرسیارە چوارڕوان کرا و پرسیارە باوانەی لەیەکی کە لە دنیای مقابلەیە باون و جایزن و هەن کە ئەویش پرسیاری بۆچوون و سەرنج و ڕاکانێتی. بەڵام ئەو نوعە لە مقابلەکە لە بەرنامەی بەڕاشکاویە ئێمە دامان هێناوە بریتە لەو جوارە لە پرسیارکردن کە بینەر چاوەڕێی ناکە هەموو پرسیارە لەگەڵ خۆیان هەڵگری بڕێک لە مفاجئەیە بڕێک لە زانیاریە و ئاراستەی چاوپێکەوتنەکە بۆ ئاراستەی جۆرێک لە محاسبەکردنی ڕۆژنامە نووسیانە ئەڕوا ئەگەر میوانەکە میوانێکی ئازا و جەریء نەبێ نەئەتوانێت بێتە بەرنامەکەەوە ناتوانێت پرسیارەکان جواباتەوە. بۆیە ئەم چاوپێکەوتنە بەشێک لە قورسەکەی ئەوەیە جۆرێک لە میوانی ئەوێت و جۆرێک لە میوانی پێویستە کە ئامادەی تیابێ بەرگەی هەموو جۆرە پرسیار و جوابێ بگرێ و پێشکەشکارەکەش لە هەمان کاتە ئەو پرسیارە چاوەڕوان کراوانە نەکە یاخود ئەو پرسیارە چاوەڕوان نەکراوانە بکە کە بینەر چاوەڕێی ناکەوە پرسیارن کە لەگەڵ خۆیان هەڵگری بڕێک لە زانیاری و بڕێک لە لێپرسینەوەشە لە هەمان کاتە بەس بەمانە ڕۆژنامە نووسەکەی ئەرزەکەیان فرۆشتووە کردویانەتە هینەوە دیارە خۆتان شەزانن ینی ڕەنگە تو لە من باشتر بزانیت یەقیم نەگریکیجا ئەوی کە فرۆشتێتی بەدەزانانی تۆ بۆ ناسرا بوویت کەیکە بوو دەوانەی زۆر نزیک بوویت لە نەوشیروان مستەفاوە چاوەڕوان نەکرا لەگەڵ جێبوونەوەی ئەو ڕاگەانی لیسی گۆڕانە تویکە بیلەوانێکی بکەیتەوە بەرێوە کەچی ئەم هاوکێشەی پێشەوانە بوو تۆ جارێکە گوت تۆ لای یەکێتی چی وای لە تۆ کرد بچیتەوە لای یەکێتی بەرژەوەندی بوو سەسەدی ئەوانە بە ڕاستتر زانی لە گۆڕان شتێکی وات پێ ناکرا. بەڵام بەرحەڵەوە مۆزعێک بوو حەق نەبوو باسیکی بەڵام بکە تەسەورم نەکرد و پرسیارم لێ بکەی بەڕاستی یعنی بمزانێشەوە پرسیارم لێگەی این مەکرد حەزم نەکرد بەڵام تر کەواتە بۆ ئەو کاتی سامان گەرمیانی پرۆژەی دروستکردنی بەنداویشی هێنایەوە لە گەرمیان لە سەرەتاوە دوژمنایەتی کرا لەلایەن هەندێک کەسەوە لایەن یەگەرێمێ بۆکو یەکێتی بیرکەینەوە بۆکو یەکێتی بۆ نفوسی یەکێتی بۆ ئەو یەکێتی ڕەنگە بەشێکی سەر ئەڵێ کە مەهدی منتەزر دێتە خۆر یەکەم شەڕ لەگەڵ کوردەکات
ئەمەی کە ئێستا ئەم تەسعیدەی ئەمڕۆ هەیە لەم وڵات علامەتێکی وایە کە مەهدی المنتەزەر دێتە ئەرس و بەشەریەتین قاسەکە لێکی شانە تۆ متبارەکە بەوەی کە پەیوەندی بەڕژەمی باسەوە ملیونێکی ئەدی لەو ئیسباتاتم هەیە کە تەوەجوهەکەی دیکتاتوریەتە وڵات بەرەو دیکتاتوریەتە بێت هیچ اعتراف بە شەراکەتی کەسێک ناکات هیچ کابرایەکە هیچ اعتراف بە سوڵتە و دەسەڵات ناکات کابرایەکی مەزایجی بەحتە و عاشقی حەقدا لە وەسیقەکەیە کۆد بۆ تۆ دانراوە تەنانەت باسی ئەوەکە کاڵێ ئەم کۆدە لێمان دابڕاوە لە ئەرشیفی هەموو داو دەستگاکانی ئەمنی لە ئینگلتەرە و لە لەندەن و لە مخابراتی عێراقی و لە ئوردنیش لە کوردستانیش کە محەممەد ئەحسان چی کردیە دژی نظامی بەعس تۆ کتێبی نووسەرێکی ئەمریکی پێناوە کە تەرجمە کراوە بە عەرەبی و لە میسەر چاپ کراوە و کردوتە بە کتێبی خۆت بەڵێ خۆشەویستان هیوادارم لە ساڵی 2012دا بەرنامەی بەڕاشکاوی توانی بێتی ئەو پرسیارە ناباوانە بکات کە لە ناخی ئێوەی بینەرانی خۆشەویستایە ئێستا ژەکەم پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵایە هیوا لە هەڵەبجاکە هیوا ئەم کاتت باش لە ساڵی 2012دا بەرنامەی بەڕاشکاوی چۆن بینی پێ دوایە ئەم بەرنامەیە توانیوێتی سەرکەوتوو بێ فەرموو بەڵێ ئەم کاتتان باش و دەستخۆشی هەموو تەوەرەکانتان لێ ئەەکەم بەڕاستی هەموو تەوەرەکانی بەرنامەی بەڕاشکاوی لە جێ خۆیان بۆ بێلایەنە بووە و زۆر مەزبوط بووە و من هیوادارم بەرنامەی باشتریشتان هەبێ و زۆر دەستخۆشی لە هەموو کارمەندانی ئەنارتێگەم بەڕاستی هیلاکن و بە بێلایەنانە ئیش دەکەن و ئێمە وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر ئیسفادەمان لێکردن و هیوادارم هەر سەرکەوتوو بن زۆر سپاس کاک هیوا بەرنامەی بەڕاشکاوی هەستت کردووە ئەو پرسیارانە لە خۆ ئەگرێت کە لە ناخی ئێوەی بینەرانایە بە تاکید لە 100% هەدەفی خۆی پێکاوە و زۆر معقولیش بۆ زۆر لە جێ خۆیان بووە و من وەکو خۆم کەناڵی نارتیش وەکو جەزیرەی کوردی ببینم و دایمە هیوای سەرکەوتنیشتان بۆ ئەخوازم بۆ شتی جوان دروستی باشتر زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشەویستانم هەرێکێک لە ئێوەی خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کەناڵی ئاسمانی NRT پەیوەندی بەم بەرنامەیەوە بکەن و ڕاستەوخۆ بۆ چوون و تێبینی و پێشنیازەکانی خۆتان بگەنە بەرنامەکە و هەرێکێک لە ئێوەی خۆشەویستیش یەک خولەک ماوەی قسەکردنی هەیە تا بتوانین دادپەروەر بین لە وەرگرتنی پەیوەندیەکاندا. ئێستا باوکی ئەحمەدمان لەگەڵە لە شاری هەولێری خۆشەویستەوە. باوکی ئەحمەد ئەم کاتت باش لە ساڵی 2012دا بەرنامەی بەڕاشکاوی چۆن بینی فەرموو. هەموو کاتێکت باش چۆنی بڕێزم. زۆر سپاس بۆ تۆ. هەواڵی تۆ باشە. فەرموو. ساڵی تۆش پیرۆز بێ داواکەم بەرنامەکەتە لە پێشکەوت نابێ. زۆر سپاس. حەز دەکەم پرسیارێکی لێ بکەم بەڵام ئەوە نەبێ. حەز دەکەم کە ئێستا لە دەورە پشتی کەرکووکە وەکو پرسیار لێ بکەم و کوڕای جەنابتەوە ئەبێ مەسرەحی بێ یان بۆ خۆ سەپاندن بێ یان بۆ مەبەستی. باوکی ئەحمەد ببوورە ئەو پرسیارە ببوورە ئەکەوێتە بواری بۆچوونەوە. ئێمە ئەم بەرنمەیە لە ڕاستیە بۆ ئەوە نییە کە ئێمە بۆچوونی خۆمان بدەین بۆ ئەوەیە کە ئێوەی خۆشەویست لە ماوەی یەک خولەکدا و لە پەیوەندیەکانتانە بۆچوونی خۆتان بن لەسەر بەرنمەکە. تۆ لە ساڵی 2012دا ئایا بەرنامەی بەڕاشکاوی چۆن بینی پێ دوایە بەرنمەیەکی باش بووە؟ ئایا ئەو پرسیارانی لە بەرنامەی بەڕاشکاوی ئاڕاستی میوانەکان کراوە؟ ئەو پرسیارانە بوون کە لە ناخی تۆی بینەرا هەبووە؟ بەڵێ ببورن پەیوەندیەکەی باوکی ئەحمەد بشڕا هاوڕێ لە قوشتەپە. کاک هاوڕێ فەرموو. کاک هاوڕێ گوێت لە ئێمەیە؟ کاک هاوڕێ گوێبیستی ئێمەی؟ ئەلۆ بەڵێ بەڵێ فەرموو. کاک هاوڕێ ساڵی 2012 بەرنامەی بەڕاشکاوی چۆن بینی؟ پێ دوایە بەرنمەکە بەرنمێکی باش بوو ئەو پرسیارانی کە لە بەرنمەکەدا کراوە پرسیاری ناخی ئێوەی بینەران بووە؟ سەرەتا دەستخۆشی لە گشت کارمەندانی NRT دەکەم. زۆر سپاس. بەڕاستی نەکار بەرنامەی بەڕاشکە هەموو بەرنمەکانی NRT جێگای خۆی کرد بۆ ناوڕووی خەڵک، بەڵام بەتایبەت بەرنامەی بەڕاشکاوی دەتوانم بڵێم ئەو بەرنمەیە بوو کە ئەو پرسیاران لە ناخی خەڵک ماوەیەکی زۆر لە مێژ بوو. من وەکو هاوڵاتیەک کە چەندین پرسیار لە ناخم هەبوو بەڕاشکاوی ئەو پرسیارانەی گیان بە مێشی خەڵک و هیوادارم بەڕاستی بەرنامەی بەڕاشکاوی لە ساڵی نوێ میوانی زیاتر بۆ دەتوانێت دەمەوێت بەڕاستی ئەوە بە جەناب بم ئەگەر بکرێت
بەڕێز ئازاد جنجانی کە زۆر شتی زۆر گرنگ و زۆر بە پێزی لای ئەگەر بکرێ ئەو بانگەشی بەرنامەکەتان بکەن دووبارە زۆر سپاس باوەخت لە هاوڕێیان تر مەگرم دەستخۆشتان لە دەکەم زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشەویستان لە ماوەی ساڵی 2012 و پێش ئەویش لە ساڵی 2011 داواتە لە ماوەی 2 ساڵی تەمەنی بەرنامەی بەڕاشکاویدا زۆر ئاستەنگ و لەم پەرهاتوونەتە بەردەم ڕێگەی بەرنامەکە فەرمونون با پێکەوە لە زاری بەڕێوەبەری پەیوەندیەکانی کەناڵی ئاسمانی NRTەوە زانین بەرنامەکە چۆنە بینێ و گرنگترین کێشەکانی بەرنامەکەش چی بوون فەرمونون. بەڕاشکاوی یەکێکە لەو بەرنامانەی NRT کە هەر لە سەرەتای دەستپێکردن و لە یەکەم ئەڵقەوە بۆ مایی سەرنجڕاکێشانی بینەرێکی زۆر بۆ خۆی کام بەرنمەیە تایبەتمەندێکی خۆی هەیە هەم لە شێواز و ستایلی بەرنمەکە و هەم لە شێوازی پێشکەشکردن و حیوارکردن لەگەڵ میوانانی کە هەیە کە ئەمەش خۆی لە خۆیان بۆ ناو ڕۆژنامەنووسی کوردی جورئەتێکی زۆری پێوە دیارە لە بەرنمەکەیە لە شێوازی پرسیارکردن و جوڵانی ئەو حەدەسانە و یاخود ئەو پرسیارانی کە تایبەتمەندن بەو کەسانی کە میوانە بن لەو بەرنمەیەدا. بەڕاستی ئەمە وەکو پەیوەندیەکانی NRT ئەوەی کە بۆ ئەم بەرنمەیە قورسە لامان ئامادەکردنی میوانە چونکە بەداخەوە خەڵکێکی زۆر هەیە لە بەرنمەیەکی ئاوادا کە بە شێوازێکی ئازایانە پرسیاری تیا بکرێت ئامادە نییە ئامادە ببێ هەرچەندە ئەمە نەبووتە هۆی ئەوەی کە بەرنمەکە کێشەی بۆ دروست بێ ئێمە توانیمانە سەرڕای ئەوەش میوانێکی زۆر بۆ بەرنامەی ئامادە بکەین بە خۆشحاڵیەوە کە خەڵکانێکی زۆر هەیە ئامادەن لە بەرنامەی لەم شێوەیە ئامادە بن و ئازانە ڕایخۆیان بڵێن و دیفاع لە ڕایخۆیان بکەن کێشەیش کەشمان هەبوو ئێمە پێشتر لە سودوی سلێمانی کە ئەو میوانانەی دوهۆک و هەولێر پێویستیە کرد بێن بۆ سلێمانی بۆ ئامادەبوون لە بەرنمەکەمانە بەڵام ئێستا لە ستودی هەولێرمان بە عینی شێواز ئەو دیکۆر و شوێنی ئەو بەرنامەیمان ئامادە کردوێتەوە بۆ ئەو میوانە بەڕێزانەی کە لە هەولێر و دهۆکن بۆ ئەوەی کە نەیەنە سلێمانی و ئەزێر نەکێشن و ئێمە ئەچینە هەولێر بۆ ئامادەکردنی بەرنامەکە لەگەڵیانە وا هیوادارم کە لە داهاتوودا بەرنامەکە بەم شێوازی ئێستا و بەم سەرکوتی ئێستا بمێنێتەوە و دەستخۆشی لە کاک ڕێبوار و ستافی بەرنامەکە هەمویانەکەم کە توانیوانە جێ خۆیان بکەنەوە لە ناو بینەری کوردیە و بووەتە بەرنامێکی سەرکەوتی کەناڵەکەمان کە ئێمە بە خۆشحاڵی و هەمووان شانازی پێواکەین. سپاس بۆ هاوکارمان کاکی وای شێخنووری بەڕێوەبەری پەیوەندیەکانی کەناڵی ئاسمانی NRT. خۆشەویستان ئێستا محەممەدمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک محەممەد ئەم کاتت باش و بەرنامەی بەڕاشکاوی چۆن بینی لە ساڵی 2012دا کاکە ڕێبوار ئەم شەوت باش و ئەم کاتت باش زۆر سپاس بەڕێزم بەڕاستی بەرنامەی بەڕاشکاوی بەرنمەیەکی سەرکەوتووە ئەوەی کە من بەردەوام متابعەم کردەوە بەرنمەیەکە بە جورئەتەوە پرسیارەکانی ئاڕاستە کردووە بەس چەند سەرنج و پێشنیارێکم هەیە بۆ بەڕێزت ئەگەر بە هینەوە وەریگری ئەو کەسایەتیانی کە بانگە کرێن هیوادارم لەم و دوا کەسایەتی هەمە جۆر بن هەوڵ بدرێت تەنها لە بواری سیاسەتان نەبێن بوارەکانی تری ژیانیش بکرێتەوە بواری کۆمەڵایەتی بواری ئەندازیاری بواری پزیشکی و سەرجەم بوارەکانی تر و هەوڵ بدرێت دیکۆری بەرنامەکە زۆر جوانە بەڕاستی هەوڵ بدرێت ئەگەر کاری تیا بکرێت دیکۆری تریش بکرێت بە پێی ئیمکاناتی بەرنامەکە بەڵام بە شێوەیەشی گشتی بەرنامەکە زۆر سەرکەوتووە و دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە ببینێ و ئەگەر چەند پرسیارێکیش ئیضافە بکەی لەو پرسیارانە من ئەینە لەکە هذا بە کوردیەکەی واتە ئەم شتانەت لەکوێ بوو لەکوێ دەستکەوت چۆن دەست. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی بەدڵنیاییەوە سەرنج و پێشنیازەکانت بە هەند وەرەگرین و زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت ئێستا هێرشمان لەگەڵە لە شاری سلێمانیەوە کاگەر ژەم کاتت باش بەرنامەی بەڕاشکاویت لە ساڵی 2012دا چۆن بینی فەرموو. سەرەتا ئەم کاتۆ باش کاگڕێوە ئەم کاتی تۆ باش بەڕێزم لە سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس بەڕاستی بەرنامێکی سەرکەوتووە و لە هەموو بوارەکانە وەکو خۆی بەبەسەکانی پێکاوە خەڵکێکی زۆر سوودمەند بووە لە هەموو بۆ چوونەکانی بەڕێستان لە هەموو بوارەکانە بەڵام منێک پێشنیارم هەیە بۆ 2013 ئەگەر جێبەجێ بێت وەکو پێشنیارێک
پێشنیارەکەی من ئەوەیە کە ئەم ساڵ بۆ 2013 بەڕاستی وەکو ڕاشکاری لەگەڵ وەزیرە بەڕێزەکانە ئەگە بەرنامەسازکەن چونکە کێشەی خەڵک ئەمڕۆ لە هەموو وەزارەتەکان لە هەموو بوارەکانە هەیە. جا لەم کاتەیە زۆر دەورە بینێت ئەگە وەزیرێکی بەڕێز ئایا وەزیری دارایی بێ وەزیری سەحە بێت کارەبا بێت و هەموو بوارەکانی کە ئەمە خەڵک بەڵێ بەداخەوە کاتی پەیوەندیەکەی کاگێرش لە شارە سلێمانیەوە تەواو بوو. زۆر سوپاس بۆ سەرنج و پێشنیازەکان و سوپاس بۆ پەیوەندیەکەشت. بەڕێزانم هەموو بەرنمەیەکی هەرێکێک لە کەناڵە ئاسمانیەکان یان کەناڵە تەلەڤیزیۆنیەکان کە ئێوەی خۆشەویست دەیبینن هەڵبەت لەسەر شاشەوە تەنها پێشکەشکاری بەرنامە دەرەکەوێت. ئەمەش وەک ئەوەی کە تەنها پێشکەشکاری بەرنمەکە پاڵەوانی ئەو بەرنمەیە بێت، بەڵام لە ڕاستیدا ستافێکی زۆر لە پشتی کامێرا و لە ژووری کۆنتترۆل و لە بەشە جیاوازەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن سەرقاڵی ئەو بەرنمەیەن و پێوەی ماندوون. پێمان باش بوو کە لەم ئەڵلقە تایبەتی بەرنامەی بەڕاشکاویدا بەسەرکردنەوەیکی خێرای ئەو ستافە بکەین کە لە پشت بەرنامەی بەڕاشکاویان و کارە هونەریەکانی بۆ ئەنجامەدەن. فەرمون با پێکەوە بزانین ئەو ستافەکوێن و چیاڵێن لەسەر بەرنامەکە. بەرنامەی بەڕاشکاوی بەرنمەیەکی تابڵی سەرکەوتووە، بەرنمەیەکی جددیە، بەرنمەیەکە جێ خۆی کردوێتەوە لە ناو خەڵکە. هەل یەکەم پرۆگرامی ئەم بەرنمەیەوە ئێمە هاوکاری پێشکەشکار کاک ڕێبوار بووین و ئەم بەرنمەیە تابڵی بەرنمەیەکی سەرکەوتووە. هیوای سەرکەوتنی بۆ خوازم، هیوادارم بەردەوام بێت. بەرنامەی بەڕاشکاوی بەرنمەیەکی هەتابڵی سەرکەوتووە و هیوای سەرکەوتن بۆ پێشکەشکار و ئامادەکاری بەرنمەکە خوازم کاک ڕێبوار. لەلایەنی ئخراج و جێبەجێکردنی بەرنمەکەەوە تا بڵێ بەرنمەیەکی جوان و ڕێکوپێکە بەڕاستی وای سەرکەوتنی بۆ خوازم. ڕاستە هیلاکە بین پێوەی، بەڵام هیوادارم لە ڕابردووتە ئیشەڵا بەرنمەکە تەلەفۆنیشی تێکەوە و بتوانین هاوکاری بکەین بە سکایپیش بینەرانی بەڕێز بەشدار بن لە بەرنمەکە. بەرنامەی ڕێژکاوی یەکێکە لەو بەرنامانەی کەناڵی NRT کە من وەکو وێنەگرێکی کرێن لە سەرتاوانێ لەو بەرنمەیە کارم کردووانە. من پێم خۆشە وەکو وێنەگرێک کە لەناو بەرنمەکە کە زیاتر کاری هونەریەکەم. بەرنامی بەڕاشکاوی ستایلی ئیشکردنی ئیشەڵا لە ئایندە بە جۆرێکی تر ببێت وە لە ڕووی دیکۆر و لە ڕووی ڕووناکیوانێ بگۆڕێت. و تێبینێکی تریشم هەیە لەسەر بەرنمەکە ئەگەر بکرێ ئەو میوانانی کە هێنرێتە ناو ستۆدیوانەی پێشتر بە کورتی ژیانی ئەو کەسە دەستنیشان بکرێت سەرەتای ژیان و کارەکانی و ئێستا ئەو کاتەش کە بڵێن بەرنمەکەی بۆ کرێت ئیشی چییە؟ بەڵێ بەرنامەی بەڕاشکاوی شەکە لەو بەرنامانی هەر لەگەڵ سەرەتای دامەزرانی کەناڵی NRTە چێک بۆ لە بەرنامە سەرەکیەکان و توانیوێتی جێگەیەکی یا پێگەیەکی بەهێزی هەبێت لای بینەر و بینەرێکی زۆری هەیە. بەرنامەکە لە دەرگای زۆر نهێنی ئەدات بەڕاستیانی زۆر شتی شاراو هەیە. ئەکرێت لەو بەرنامەیە ئێمە چاوەڕوان نەکراوە بیبیستین و بکەوێتە بەردید و گوێبیستی بینران. هەروەها لە ڕووی نواندنەوە ئەدایەکی جوانی هەیە کاک ڕێبوار پێشکەشکارێکی بەتوانایە دەقێکی جوانە بەخشێ بە پێشکەشکردن و تەوەری بەرنامەکە و جەراعەتێکی زۆر و وەچێکی تایبەتی هەیە لە نواندنە بۆ بەرنامەکە. هیوای بەردەوامی سەرکەوتنی بۆ خوازم. من وەکو کارمەندێکی ڕووناکی لە کەناڵی NRT لە یەکەمین بەرنامی بەڕاشکاویەوە بەشدارم تا ئێستا و بەڕاشکاوی بەرنمەیەکی زۆر سەرکەوتووە و باشترین بەرنمێ و زۆر پرسیاری هەیە، زۆر شتی شاراو هەیە کە بەرنمەیە توانیوێتی دەری بکات و پێشکەشارەکەشی زۆر سەرکەوتووە. بەڕاستی کاک ڕێبوار ڕێز و دەستخۆشیم بۆ هەیە. من وەک مونتێری بەرنامی بەڕاشکاوی دەستخۆشی لە کاک ڕێبوارەکەم بۆم بەرنمەیە. بەڕاستی بەرنمەیەکی جوانە و تا ڕادەیەکیش مونتاژکردنی زۆر ئاسان و خۆشەی شەکانی. ئەم بەرنمەیە حەزەکەم باسیەکەم کە هەر من مونتاژم نەکرێت، پێشتریش چەند کەسێک مونتاژیان کردووە، بەڵام لە ئێستا من مونتاژەکەم و بەرنمەیەکی زۆر سەرکەوتووە و هیچ کێشەیەکیشی نییە. دەستخۆشی لە کاک ڕێبوارەکەم و ساڵی تازەشتان پیرۆزێت. زۆر سپاس بۆ هەموو هاوکارانم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی تەمەنی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵم بە زۆر ماندوو بوون. کاکامەرانمان لەگەڵ لە شارۆچکەی سیروانەوە. کاکامەرانم کاتت باش و لە ساڵی 2012دا بەرنامەی بەڕاشکاوی چۆن بینی فەرموو؟ بەڕاستی بەرنامەیەکی بەڵێ فەرموو کاک سیروان. کاکامەران بەڕاستی بەرنامەیەکی زۆر باش بوو، زۆر شتووە بوو
خوا گەنجان و مناڵان نامەزانی بەڵام ئێستا عنی بێژنەوارەی کە تەمەیان مناڵ بوو شتەکەیان نێزانانی بازەشت بوو ڕوون بووە بۆ بینەران بەڕاستی شتێکی زۆر باش دەستخۆشیتان لێ ئەەکەم زۆر سپاس هەموو بەرنامەکانی ئارتی خۆش بوو ینی بینەرێکی زۆری هەیە هەر هەموو بەرنامەکان ینی بەرنمەیەک نییە بڵێم ڕاشکایی لەو باشترە هەر لە هەواڵەکان و هەموو بەرنامەکانتان جوانە بەڵام یەک پرسیار لای ئەمەی بینەر دروست بووە بە ڕاشکایی پێمان بڵێن ئەینارتی کێ سووتانی ئینشەڵا ئەوە لە کاتی خۆیدا دۆسی سووتانی کەناڵی ئەنارتی لە دادگایە و ئەوە ئەبێ دادگا ئەو کێسە یەکلا بکاتەوە لە بەرەوەی ئێمە بڕوامان بە سەروەری یاسا هەیەەوە کەسە کەشمان بردوۆتە دادگا و با دادگا بڕیاری خۆی بدا و ئاشکای کات زۆر سپاس بۆ کاکامەران لە شارۆچکەی سیروانەوە سپاس بۆ سەرنجەکانت کاک ئاکۆمان لەگەڵ لە ڕێگەی سکایپەوە لە وڵاتی سوید کاکامەران ئەم کاتت باش و ئەگەر لەو دوورە وڵاتیە کاک ئاکۆ ببوورە ئەگەر لەو دوورە وڵاتیە بەرنامەی بەڕاشکاویت بینی بێت سەرنج و تێبینیەکانی جەنابەت لەسەر بەرنامەی بەڕاشکاوی فەرموو شەو باش کاک ڕێبوار بەڵێ من بەرنمەکانتانم بینیوە بەرنامەی بەڕاشکاوی بەرنمێکی باشە دەستخۆشیتان لێ یەکەم من زۆر لە کاتەکەتان نەگرم تەنیا داوام ئەوەیە کە بەڕاستی لە وڵاتە ئەوروپیانە زۆر بە ئاسایی سەرۆکی حکوومەت بانگهێش دەکرێت لە بەرنمێکی ئاوایە پرسیاری لێکرێ و خەڵک دانیشێ لە بەرنمەکەیە خەڵک بە ئارەزی خۆی هەر پرسیارێکی هەیە لە دڵی کەسێکی خوێندکار بێ کرێکار بێ لە هەرجیلێکی کۆمەڵگا بێ پرسیاری خۆی ڕاستەوخۆ ڕوبەڕی سەرۆکی حکوومەتەکە من داوا لە بەڕێستانەکەم لە بەرنمەیەکی تایبەتە لە ساڵی 2013 سەرۆکی حکوومەت بێنن کە خەڵک بتوانێ یان جەنابتان وەکو لە دڵی خەڵکەوە پرسیارەکانی خەڵک ئەزانن کۆمەڵێک پرسیارە کە بە ڕاشکاوی هەیە لێ بکەن تاوتوێی بکەن وەکو بە شێوەیەکی گشتی بەرنمەکانی نارتی بەرنمەی چاکی تایە و بەرنامەی بەڕاشکاوی من بەجددی سەیری بەرنمەکان یەکەم و بەرنمەی خۆشی تایە دەستخۆشیتان لێ یەکەم و سەرکەوتوو بن بە هیوام لە ساڵی 2013 شتی باشترتان هەبێ و بەرنامەی جوانترتان هەبێ زۆر سپاس بۆ کاک ئاکۆ لە وڵاتی سویدەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت هەوڵی جدی ئەدەین کە لە ساڵی 2013دا بەرنامەی بەڕاشکاوی هەوڵ بدات میوانداری چەندین کەسایەتی گرنگ لە هەرێمی کوردستاندا بکات و هەوڵ بدەین ڕاشکاوانە پرسیارەکانی ئێوەی بینەرانی خۆشەویستیان ڕوبەڕوو بکەینەوە و وەڵامەکانیان لێ وەربگرین بەڕێزانم ناوبڕێکی کوردوەرەگرین و پاشم ناوبڕە کورتە گەڕێنەوە لاتان